سڵاوتان لێبێ لە گەڵی عەلیبەگین دیارە گەڵی عەلیبەگ لە ماوەی 3 مانگونیوی ڕابردوو زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە کە بەهۆیەوە ژمارەیەک لە هاوڵاتی بریندار بوون و گیانیان لەدەستداوە. دروست ئەو شوێنەی کە من لێم نزیک تاڤگەی گەلی عەلیبەگە، لێرە ڕووداوی زۆر ڕوویداوە. گەر کامێرمانم یارمەتی دەرم بێتن، لێرە ڕووداوی زۆر ڕوویداوە. وای لێ هاتووە گەلی عەلیبەگ ببێتە ڕێگای مەرگ. تەنها لە ماوەی 3 مانگونیوی ڕابردوو 51 هاوڵاتی لە گەڵی عەلیبەگ بریندار بوون بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە. 24 ڕووداوی هاتوچۆ بووە و 4 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە، کەمە وای کردووە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران خۆیان بێنە سەرخەت بەهۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لێرە. وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کاک عەقید موحسین شەمزینیمان لەگەڵە بێتن. کاک موحسین ئەگەر بێتە ئێرە، سڵاوتان لێبێ، ڕووداوەکانی هاتوچۆ لێرە زۆر زیادیان کردووە. ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورەمە ئێمە سنووری ئیدارەی سەربەخشەوەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆرانیش کەوا دوای ئەوەی هەستمان پێکردکەوە لە ماوەی ئەو 4 مانگێکەوە ئێستا مانگی 4 تاوانە بووە، هەستمان پێکرد کە ئەو ماوەی ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگایە زۆر بوو، بە تایبەتی ناوگەلی. هەر ئەم زۆری ڕووداوانە و ئەو کارەکان وای کردکەوە وەزارەتی ناوخۆ خودی وەزیری ناوخۆ بە خۆشحاڵیەوە ڕاستەخۆ هاتە خەتودا بە بڕیاریدا بەدانانی لیژنەیەک کەوا لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێم بێتن مەیدانیە سەردانی ئەو شوێنە بکاتن هۆکار و کێشە و گرفتەکان و چارەسەرەکانی بە زووترین کات وەکو راپۆرت ئامادە بکەن و بدەنەوە سەروی خۆیان و بزانن هۆکارەکان و چارەسەریەکانی چییە. دوێنێ وەکو ئاگادار بوون ئەم لیژنەیە هاتن بەڕێوەبەری هاتوچۆی سۆران و وەروە بەڕێوەبەری پاراستنی ڕێگاوبان و وەروە کۆمەڵ چەند ئەندازیارێک لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ سەرۆکی ئەو لیژنەیەکەوە لە هەولێر هات کەوا لە ناو وەزارەتی ناوخۆدا بینکرابوو هاتن مەیدانیان سەردانی ئەو شوێنانەما کرد. کێشە و گرفتەکان لێرە بەهۆی چەند کێشە و گرفتێک هەیە، هۆکاریشەیە، ئەوانەیە هەندێک جار ئێمە دەڵێن ئەم ڕێگایەکی بازرگانیە، وەروە ڕێگایەکی گەشتیاریشە. هەرێمی کوردستانیش دەبەسێتەوە بە دوو وڵات، بە کۆماری ئیسلامی ئێران کەەوە مەرجی نێودەوڵەتی حاجی عومەرە، وەروە دەواازەی نێودەوڵەتی زێتمانێکەوە هەرێمی کوردستان دەبەسێتەوە بە وڵاتی تورکیا. ئەم ڕێگایە هەندێک شوێن دوو سایدە کە دێ، بەڵام لە خەلیفان کە دێ ناوگەلی یەک سایدە. ئەو کێشە و گرفتی ڕێی بازرگانیەکەی ئەوەیە ئۆتۆمبیلە بار هەرگرانەی کەوا دێن و دەچن. ئەم ڕێگای لەوانەیە بۆوان کێشە و گرفتە بۆ ئێمەش دەبتە گرفتێک بۆوان ڕێگاکە تەست کە بۆ ئێمەش هەم بۆ شوفێران هەم بۆ خودی خەڵکەکەش بوویتە کێشە. وەروە ناوچەکەش گەشتیاریە، ئەو گەشتیاریانەی کەوا لە ناو ڕاست و خواری و عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن دێنە ئیدارەی سەربەخۆی سۆران، لەوانەیە زۆربیان تووشی ڕووداو دەبن لەم ڕێگای بە ئەو ڕووداوەش بچێ بەهۆی ناشارەزاییە، لەوانەیە نازانی لۆ پێچەکانی چەندە یان بە خێراییەک لێ دەخوری لە ناکاو دەبێتە پێست تووشی ڕووداو دەبی. هۆکاری سێمیان ئەمە نامیان شوفێر نییە، لەوانەیە هۆکاری کابیکەوە لەوانێت تەسوشی ڕێگایکەبی لەو شوێنانێکەوە پێچەکانە ئەوانەیە پێویست بکاتن پێویست بە بەرفراوان کردن کە ئەگە بەرفراوان بکرێت لەوانەیە ڕووداوەکان کەم بیتەوە. بەڵام ئەمەوەکو بەڕێوەبەراتی هاتوچۆشن داواکاری هەموو جارێ داوامان لە شوفێران هەیە کەوا پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن، دان بە خۆیان دابگرن لە کاتی لێخوڕین و لە کاتی شوفێریکردن پەلە نەکەن، وار ئەو خێرایی کە بۆیان دیاری کراوە لەو خێرای زیاتر نەبن، لەوانە بیتەڕۆیان ڕێگاکە قەڵەباڵغە ناوچەیەکی گەشتیاری ئۆتۆمبیلێک لاردەوەستی دان بە خۆیان دابوون لە ڕێڕەوی خۆیان دەرنەچن یان بڕیارێکی هەڵە نەدەن بۆی تووشی ڕووداوی هاتوچۆ کارەسات. راپۆرتی ئێوە کە بەرز کراوەتەوە کار لەسەرەوە کرێت کە ڕێگاکە فراوان بکرێ؟ بە حکمی ئەوە دەکەڕێتەوە سەر ئەو لیژنەیە، ئەمە خودی بەڕێوەبەری هاتوچۆی سۆران لەم لیژنەیە بەشدارەکەوە، بەڵام ئەوان لیژنەکە بڕیارەکەی دەن و راپۆرتەکان هەرکەس بۆ سەروی خۆی بەرز دەکاتەوە وەکو ئیدارە دەیداتە ئیدارە ئەوەی دیکە وەکەوە دەیداتە وەزارەتیتە. بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران کەوا بەڕێوەبەری هاتوچۆی سۆران لەگەڵا وەروە بەڕێوەبەری گشتی ئەندازەی هاتوچۆی هەرێمیش سەرپەرشتەکە لەوانەیە ئەوان لە راپۆرتی خۆیان تایبەت بدەنە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی ناوخۆیش لەسەری بکات بزانن چی پێویستە دەرخستە و شتەکان بکرێتن، پێویست لەو شوێنانێکەوە پێویستی بە فراوانکردن بەرفراوانی بکەن، ئەو شوێنانی پێویستی بە چاکردنەوەیە یان
دیزایانی بۆ دابدرێتن ئەوە دەگەڕێتەوە سەر و لیژنەی فەنیە کە ئیشتە دەکات. سپاس ئاخیر محسی شەمزینی و تەبێجی بەڕێوەبەراتی هاتووی سۆران کە لەگەڵمان بوو. بەڵام ڕێگای گەڵی عەلیبەگ ڕێگاچی هەم بازرگانیە و هەم گەشتیاریە و هەم تاوگەی گەلی عەلیبەجی لەیە کە ئەمەوە کاتن ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچەیە بکەن بە تایبەتی کە لە ئێستادا بەرەو وەرزی گەشتیاری ئەڕۆین و هاوڵاتیان بۆ گەشت و سەیرانی زۆر سەردانیم ناوچەکەن بە تایبەتی ڕۆژانی پێنجشەممە و هەینی قەڵەباڵغێکی زۆر لەم ناوچانە دروستە بێتن بۆیە گرنگ ئەم ڕێگانە فراوان بکرێن و بکرێنە دووسایت بۆ ئەوەی ڕووداوەکان کەم ببنەوە و هەروەها پێویستە شۆفێرانیش پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی ڕووداوەکانیان نەبنە سەردەری هەواڵی کەناڵەکان. بەپێی ئامارانەی کە دەسێمە کەوتووە لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو نزیکەی 100 هاوڵاتی لە سنووری ئیداری سۆران بەگشتی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون. 108 ئۆتۆمبیل زەرەر و زیانیان بەرکەوتووە لە ڕووداوەکان. 51 هاوڵاتی تەنها لەم گەڵی عەلیبەگە بریندار بوون و بەگشتی 8 هاوڵاتی لە سنووری ئیداری سۆران بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لە دەستداوە کە 4یان لە ڕێگای گەلی عەلیبەگ بوونە. بەڵام تەواوی زانیاریەکان بوون. من ئەگەڕێمەوە لای ئێوە.